ئێ باشە ئێوە ئەم ئیبلیسەی دوژمنتانە، ئەم ئیبلیسەی کە ئێوە نایبینن ئەو ئێوە بینی، ئێوە ئەو فریو نادەن، ئێوە فریوەدا، ئێوە زاڵ نابن بەسەرەوە، ئەو زاڵە بێ بەسەرتانە ئیلا عیبادەکە المخلەسین. چونکە ئیبلیس سوێندی خواروتی لەئوغویەنەهم ئەجمەعینە ئیلا عیبادەکە المخلەسین، زاڵە بن بەسەر هەمویانە، هەمویان گومڕاکەم ئیلا ئەو عیبادەتە، ئەو عەبدایی تۆ نەبێت کە زۆر مخلص و صادق و سەرڕاستن لە دیندارێتەکەیانە، کەوا بوو ئەگەر صادق و دیندار و سەرڕاست بیست شەیتان زاڵ نابێ بەسەر تا تۆ ڕێبازی شەیتان ناگری. با تۆش نەیبینی ئەو بتبینی، با ئەو تیرت پێوەنێ تەسیرت تێناکە. ئەو کەسە تەسیری تێکا کە تەواو قەڵغانەکەی پێوە نەماوە، درعەکەی پێوە نەماوە، تیری شەیتانی بەرەکەوێت. هەروەکو خوای گەورە لە ئایەتی 174 عەرافە باسی ئەو کابرانەمە بووکە کە واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض مثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تترك يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا. يا باشا مخوة التكذيب إخوة يقولوا آوين نكردو بلان بعملي واي كردو تو كدينك دوار قرت بدو إلا برخوة الدامالي بو ديمقراسي دات بروري ئێتەوە بۆ سەگەی، یعنی بۆچی تۆ پێ دوای ئاقڵتری لە ئێمە، سیاست مەدارتری لە ئێمە، لێزانتری، چوویتە قاڵبی کوردایەتیەکی عەلمانی کافر و ملحید و غولوو، دینەکەی خۆتە دواز لێنا و فرۆشتوتە، پێشی وایە لە ئێمە ئاقڵترە، دیدەکەی گۆڕیوە، دینەکەی گۆڕیوە، ڕێبازەکەی گۆڕیوە، بووە بە سەگ کە چی پێی وایە وەڵا ئەو مەلایکەتە، ئەو زۆر مهمترە، وەڵا ئەو لئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا، أو لبيش مخلقي ترى الرابو باش لبيش جهاد كانوا الرابو باش كانوا ناتوران لين نيش وانا مواي إيه ولا جهاتي خواي پروردگار أم إبليسا كورا أم نقريسا أم شيطانا أم ياخيا أم لوت برزا تو بزانا فرماني خواي پروردگاري بتايبت وهات جگلم فرمانا قشتيا لسورة عراف فرمي إذا مرتك فرماني تايبتين بيدايك وتم توش سجدة ببو آدم نيبرتتي أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين من باشترم توشو زاني أم تمردا إخو باشا أم حالتك آويوتو خون إبليس بخواي قورينا نوتوا من باشترم لتو من زاناترم لتو كتشي كاكم هاتو لم لا ولا ديمقراطية باشتر بيامي محمد المصطفى عليه الصلاة والسلام كأكبر هم باشتر شويني كين وقل محمد المصطفى عليه الصلاة والسلام هي نتيجة هربي أو الليبي تشاو شرب بي انجا مجرمون خو مجرمون هراني ولا دزي كردو ما بتو بيامي خواب دزي وكريتو فرشتو ديسا همو ما بس ميكسو دوكزني همو اواني كدينة كان ناسيوه دوای بۆ سەفتە دۆلار و پارەی حرامی سوحت ڕۆشتون دینەکەیان واز لێ هێنەوە تۆبە بکەن بگەڕانەوە لای خوای پەروەردگار بە ئاشکراش تۆبەکە بکەن بۆی خەڵک گومانی باشتان پێ ببە تۆ سەیرتان کردوت چ داماوی و ئیفلاسیەکتان بەسەرا هاتووە حکومەت تەشکیلە کراوە لێوە هەر نادەنەوە بڕۆ مەسین هەڵگر بن بۆ ئەو دەستەکانیان ئێوە نەتانوە چینە پەرلەمانەوە بۆی خزمەتی دینەکە بکەن مزگەوتان بەجێهێش بۆ پەرلەمان مزگەوتیش کاول بوو پەرلەمانیشتان ئاوادان نەکردەوە هیچان لێ نەکرد تو خوا شەیتان دوژمن بێ کە باوەڕی بەخوا هەبوو بە عیزەتی خوا بوو سوێندی بەخوا خوارد تو خوا ئەو سوێند بە کوردستانە خوا باوەڕی بە عەلمانیەت هەیە دینی لە دەوڵەت جودا کردو تو باوەڕی بە پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێغەمبەراتی تو خوا شەیتانی کوردایەتی و ئیبلیسی کوردایەتی خەتەرترە ئیبلیسەکەی کە خوای گەورە لێرا بۆمان باسەکات باوەڕتان بێ ئیبلیس ڕەنگە لە کوردستان هەر نەما بێڵە کاکە ئەو هەموو مولحید و بێدین و بەڕەڵڵا و خراپەکار و ئەهلی جەرائیم و قەتڵ و دزی و خراپەکاری هەیە خۆ من عەلەنی بوومایە لە ناوتانە مەدرسەم هەبووە ئەوەندەم پێ ناگەیان بەقەدەر کوردایەتی بەڕاستی بەدیلێکی خراپتان هێنا بەڕاستی ئەڵتەرناتیڤێکی خراپتان هێنا دوایە چۆن جورئەتتان بوو بەدیلێ بۆ دینی خوای پەروەردگار بێن چۆن خۆتان ئەوەندە ڕازی بوون و ئیجتیهادتان لەو هەموو دەقەی قورئانا کرد چۆن ئەوەندە ڕازی بوونی ئەوە ئیسلامەکە بخەنە کەنارەوە مزگەوتەکان داخەن دەرس نەمێنێ تەجویدێ نەمێنێ مسڵمانێک گەورە و باڵغ و ڕاشد و ئاقڵە بە نازانە قورئانەکە بخوێنێتەوە جامعەشی تەواو کردووە چۆن دڵتان هات ئەم ئیسلامەوا لێ بکەن لە کاتێکا ئێمە ئەو هەموو شەهیدەمان لەسەری دابوو
بۆ کورسی حرام و بۆ پارە حرامەی خۆتان بۆ ناو ناتۆر بۆ ئەلقابە زلزلانەی کە هەتان بوو ئەندامی پەرلەمانە حەسانەی دیبلۆماسی هەیە هزار شەقت تێڵەدە بگەڕێنەوە برام بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار ئیسلامە خوساوەکان ئەڵێم سەرانی ئەوان ئەڵێم ئەنجا ئەم خەڵکە گەنجە مسلمانەی تر بەرابەر ڕێزەکانم گەنجە بە ڕێزە عەزیزەکان دینی خوا ڕەبت نییە بە کەسەوە نە بەم ئیسلامی خوساوانە و نە بە پێشتر نە بە دواتریشیان نە بە من نە بە یەکێکی ترەوە دینەکە وەرگرە خۆت لەسەری مەحاسەبە ئەکەی وەکولهم ئاتیه یەومە القیامەتی فەردە هەموویان یەک بە تەنیا بە تاکە گەڕێنەوە بەلای خوای پەروەردگار كل امرئ بما كسب رهين هەموو کەسێک جیرۆدەی کاروکردەوەکانی خۆیەتی بەندە بەهۆی ئەوانەوە بەوانەوە بەستراوەت لەبەر دوای لە قیامەتە نەڵێ ئینا ئەطەعنا کبراءنا سادەتنا وكبراءنا فأضلونا السبيل یا ڕەبی خوای وەڵای ئێمە لە دنیای ملکەت و جۆر ڕایەڵی سەر کردەوە گەورەکانمان بوون و ئەوە تا گومڕایان کردین هێ بۆ گومڕایبی یعنی برا بۆ ئێستا 2 زائید 2 کاتە 4 دەبەخوا قەسەم بەقەدەر ئەم 2 زائید 2 کە شتێکی منطقی و عەلەنی و واقعیە و گومانی بۆ ناچێت 2 پیاو زائید 2 پیاوەکەنە 4 پیاو دەبەخوا قەسەم کوفری پارتی وێچێتی ئاوایە کوفر و ئیلحادی ئەم دوانە دەسەڵاتیان تەشریعیان دیدوڕێیان منهەجیان بە قسەکردنیان هەمووی وەکو ئەوە ئەم لعبەی کە ئەوان دایان مەزراندووە و پەرلەمانیان و حکوومەتیان بەخوا قەسەم وەکو 2 زائید 2 کەوایە کە ئەکاتە 4 تۆ هەر خۆتی هەڵقورتا دووارە ڕۆیتە پێش و وازانی ئەشەی شیاد لەم لا إله إلا الله یاکەی برام لا إله إلا الله زۆر سەریحە ئەم پێغەمبەرە نازارانە هێناویانە بۆ ئەمە زاڵمن زاڵمی نەفسی خۆی زوڵم لە مسلمانان زوڵم لە ئەهلی دین زوڵم لە نەوەی نوێ زوڵم لە ئەهلی کوفر کابرای کافریش نازانێت تۆ ئەگەر جیانەبیتەوە پێی نەڵێ کە کافر بووە چۆن خۆی لە ناوخوا چۆن ئەم جەدەلێ بۆ دروست دەبێت ئاخر ئەگەر 100 مەلا 100 کەسایەتی ئیسلامی بیوتایە چوونە ناو پارتی وێچێتی و کوفرە ئینسان پێی کافرە بێت دژە تیرۆر بی پێی کافر و ملحی دەبی وەلەو حافظ قورئان بی تەلاقی شت دەکەوێت پێی ئەگەر 20 کەس 100 مەلاوای بووتە دژە تیرۆر ناڕۆژ کاورە ئەگەر ئیمانی هەبووە نەئەڕۆژ ئەوەی تر کە ئیمانی نیە با بڕوە دنیایەوەی خوا بەڵام ئێمە مەسئولین ئەو کەسێک کە ئیمانی هەیە خوای گەورە فەرمێ فەذەکر بالقورئان من یەخاف وعید ئەو کەسەی باوەڕی بە هەڕەشەکەی خوای پەروەردگار هەیە کە قیامەت هەیە و زیندووە بێتەوە تۆ ئەمە ئاگدار کرد مژدە بەمە بدە دینەکە لەمە بگەێنە ئەمە ئەوی تر في قلوبهم مرض فزادهم الله مرضا وچی لێکەیلەوە ئەوە لە ناو مۆنجی جێژاوەکەیە تۆ بڕێتە پێش تۆش غەرقەکە نابینی چەند ئیسلامی ئاوە ڕۆیشتنە ناو بە حساب بۆ ڕزگارکردنیان بەخوا بۆ ڕزگارکردنیشان نەچوو بەخوا قەسەم بۆ ڕزگارکردنیان نەچوون ئەوانەی بەشداری پەرلەمانیان کرد لە یەکەم ڕۆژی ئینتیخاباتەوە لە باشووری کوردستان بۆ ئەو بکە گوای ئەیسەلمێنن کە ئیسلامیەکانیشێ تەرەفی مقابل ژوتی ئەیسەلمێنین کە دیموکراسین فەرموەرنە پێش دعائش مثله كمثل الشيطان إذ قال للإنسان كفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله شيطان ولا بخوا من الأخوة ترسم كعك من أو كفريتون بيناكره وازل لي دياني والله بر هروك شون برهم روير أواني الرش كردو خوي شو بالرئاسة الجمهوري دعني شقاج لسرقاج شو مليون دولار مانجانا وركش جقال لوي كتري أنواع وشكالي ترك أماشيته وريكش نتيجة تشيبو أواني شربالي عمبو لەگەڵ ئەهلی جیهادەکەی ئێمە زمانی بزوتنەوەی ئیسلامی بە توندڕە و ئەهلی غولو بەوانیان ئەزانین فەرم چیتان کرد نە مزگەوتان پاراست نەچەکەکانیشت بگەڕێنەوە بۆ ئیسلامەکەمان وەعیەکی باشترمان بۆ دروست بێ برا خۆمە هەڕەشەی خوای گەورەیە ئەفەتەتەخیذونەه وذورریەتەه ئەولیاء من دونی ئاخر ئێمە چۆن ڕێبازی شەیتان بگرینە بەر ئەنجا خەڵکە وازانە وڵات چونکە شەیتان نابین ڕێبازەکەی معلوم نییە ڕێبازەکەی معلومە برا لە دڵی خۆتە هەرچی شتێک کە ئەوە هەوەسی نەفسی خۆت کە حەزل لێ بوو شتێکی منحەریفە ئەزانیەوەهی شەیتان ئێ بۆ وەریەگری برا ڕێبازی ئیسلامیش ڕۆشن و معلومە ڕێبازی پێغەمبەری خوا وەربگرین وحیەکەی خوای گەورە وەربگرین خوای گەورە بەرچاومان ڕۆشن کا بەم قورئانەوە بیکا بە نوری دڵمان بەهاری دڵمان نوری بەرچاومان سینە فراوانیمان زیاتر کە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.